هێرشەکانی ئەمریکا و ئیسرائیل دژ بە ڕژێمی ئێران بەردەوامە. وەزیری جەنگی ئەمریکا ئەمڕۆ ڕایگەیاند کە بە تەواوەتی هێزی دەریایی ئێران لەناو براوە و هەروەها گوتی ئاسمانی ئێرانیش لەلایەن ئەمریکاوە بە زووی کۆنتترۆل دەکرێت. ئەمە لەلایەکەوە و هەروەها سەبارەت بە هێزەکان و ئەو راپۆرتانەی کە باس لەوە دەکەن ئەمریکا هەوڵ دەدات هێزە کوردیەکان پڕچەک بکات. وەزیری بەرگری وەڵامی ئەو پرسیارەیدایەوە گوتی شتێکی لەو بابەتە نییە، ئەمریکا ئەمە ئەرکی سەرەکی ئەمریکا نییە لەم کاتەدا، بەڵام ئاماژەی بەوەش کرد کە ئەگەر هاوپەیمانەکان شتێکی وا بکەن پەیوەندی بە ئەمریکاوە نییە. ئەمەش لە کاتێکدایە کە هەر ئەمڕۆ وتەبێژی کۆشکی سپی ڕایگەیاند لە وەڵامی پرسیارێکدا ڕایگەیاند کە سەرۆک ترامپ پەیوەندی بە بەرپرسە کوردەکانەوە لە هەرێمی کوردستان کردووە لەبەر ئەوەی بنکەیەکی ئەمریکا لە هەرێمی کوردستانە و هەروەها ئەو راپۆرتانەی بە تەواوەتی ڕەت کردەوە کە باز لەو بابەتە دەکەن و گوتی نابێ باز لە شتێکی لەم جۆرە بکرێت.